خۆشەویستانی فانۆسی ڕەمەزان شەوتان باش بێت بە هیوایەوەین کە شەوێکی ئارام و شەوێکی پڕ زانیاری و شەوێکی پڕ خەڵات لەگەڵەکردا بەسەربەرین ئەم شەویش سی فانۆس چاوەڕوانی ئێوەیە تاوەکو بتوانن بیانکەنەوە پەیوەندیەکان وەربگرن و بتوانن خەڵاتی جۆراوجۆر بەدەست بێنن. فانۆسی ڕەمەزان بە درێژایی مانگی ڕەمەزان بە سپۆنسەری هەریەکە لە کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی پەیوەندی و ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا کە بێگومان ئەگەرەتەوێت چێژ لە ئینتەرنێتی ڕاستەقینە و خێرا وەربگریت و چێژ لە بینینی فیلم و یوتیوب و هەموومانە وەربگری و خاوبوونەوەی نەبێ ئەوە بێت و دڵی IQ. لۆگۆی IQ لە نێو فانۆسەکاندا هەیە جگە لەوەش بڕەپارێکی تایبەت لەلای ئەوانە وەکو کاش دیاری کراوە بۆ کەسانی کاتوانن یان نەختینە یان پرسیارەکان وەڵامی دوو هێندە و هیچ یان پێنج پرسیار یان هەندێک فانۆسمانێ 500,000 تا هەندێک فانۆسمانێ سفر دیناری تا هەنێکەیە 150 واتە ئەمانە کاشن. بێگومان ئەم بەسپاسەوە بۆ کۆمپانیای IQ کە توانیانە ئەو بڕەپارەی یاخود سپۆنسەری بەرنامەکە بن. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای بلاگودە بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناوماڵ هەر دیزاینێکی ناوماڵت هەیە بە تەختە ئەوە ڕوو لە بلاگود بکە و دوو دڵ مەبە لە بڕیارەکانت چونکە دیزاینەری زۆر تایبەتیانەیە کە ئەتوانێت بە شێوازێکی زۆر ئەندازیارانە بۆ جێبەجێ بکات. کۆمپانیای سەفرە بێگومان کەوتمان بلاگود لۆگۆی ئەوانیش لە نێو فانۆسەکاندا هەیە. کۆمپانیای سەفرە بە هەمان شێوە لۆگۆی ئەوانیشەیە کە بێگومان هەر کەسێک بتوانێت لۆگۆی ئەوان بدۆزێتەوە بە بەهای 180,000 دینار ئەتوانێت لە مارکێتی سەفرە بازاڕی بکە ئیتر لە کەوچکەشایەکەوە تا شووتی و پلایس و هەموو بابەتێک لەوێت دەست دەکەوێت. دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا گەورەترین دەرمانخانە لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان هی ئەوانە پزیشکی تایە تۆچی تایبێت هەر بابەتێک دەوێت لە ڕووی دەرمانەوە ڕاوێژیان پێکە اینجا دەرمانەکەتە داتێ یان بابەتە جوانکارەکانت دەوێت هەمووی لەوێت تاقیەکەیتەوە تێستیانەکە اینجا ئەیان بیت. هۆتێل و سپای تایتانی کە بێگومان هەر کەسێکیش لۆگۆی ئەوان بدۆزێتەوە دوو کەس دەتوانێت بچن لە بۆ فێی کراوە لەوێ داوات بن خواردنێکی خۆش و شاهانە بخۆن و کەشێکی تایبەت بەسەر بەرن. اینجا بیرتان نەچێت لە فەیسبووکەوە بۆ ئەوانی کە لە فەیسبووکەوە ئەمان بینن ئەم لایڤە لە فەیسبووکەوە ئەگەر ئەبینیت ئەوە ئەتوانیت تەنها لە کۆمنت ئەزانین سبەینێ ڕۆژی تراژیدیایەکە کە بەسەرگەلی کووردا دێت ئەو تراژیدیایی کە 5,000 ڕۆڵەی ئەم نیشتیمانە تایدا شەهید بوون بە چەکی کیمیایی جینۆسایدی هەڵەبجەیە لەبەرەوە بە باشی ئەزانم ئێوە لە کۆمنت تەنها بنووسن جینۆسایدی هەڵەبجە تەنها بنووسن جینۆسایدی هەڵەبجە هەر کەسێک زۆرترین جار بنووسێت جینۆسایدی هەڵەبجە سبەی شەو خەڵاتێکی تایبەت کە یەک مۆبایلی زیرەکە پێشکەشیەکرێت بەڵام زۆرترین جارە بێ بنووسیت یەک جار و دوو جارنا هەوڵ بن زۆرترین جار کۆمنت بنووسن بۆ ئەوی بتوانن سبەی شەو خەڵاتێکی سۆشیال میدیا کە پێکاتوە لە مۆبایلێکی زیرەک بەدەست بهێنن. خۆشەویستان دەست دەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکان ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە ئەتوانن ئێوە پەیوەندی بکەن کۆڕەک و ئاسێسێڵمان هەیە بێگومان 1950 530 95 1970 1970 ئەمە هەردوو ئەو دوو ژمارەن کە ئێوە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ژمارەیەک دەست بخەن و پەیوەندیمان پێوە بکەن. یەکەم پەیوەندی وەرەگرین لە سلێمانیەوە خات و شادان. خات و شادان سڵاو لێبێ. سڵاو لە تۆش بەڕێزم. تۆ چۆنی بە قوربان خات و شادان باشی شکور؟ باشی بێوەی بیسپاس دەکەم. ئێمە باشی نەگەر جەنابتان باش بن. لەگەڵ بەرنامەکەی چۆنن بە درێژایی ڕەمەزان لەگەڵمان بوون؟ باڵێ. چ پرسیارێکە بوو لە ناو بەرنامەکەی ئەوت ئەگەر من بوومایە وەڵامەکەی مەزانی یان شەوێک لە شەوەکان لە مەعاملەیەکە لەکردنەوەی فانۆسێکدا وەڵاهی تەقریبەن زانیمە لێی هەمووی نا ئێدە باش دەڵا بەختی خۆ تاقیکەرەوە ئەم شەو بزانین چانسی تۆڵێکی و بەختی تۆڵێکی باهش دەبێت ژمارە 18 بۆ خات و شادان ئەکەینەوە لە شاری سلێمانی بزانین بەختی خات و شادان لە یەکەم پەیوەندی ئەڵێ چی ژمارە 18مان کووە ئەمەت فانۆسێکی ڕاساسی با بزانم خات و شادان تۆ بەڕێستان کلیپی کوردیت بۆ هاتۆتەوە کلیپێکی کوردی ئەبینین لەسەر شاشە جوان تەماشایەکەین و
پرسیارەکەت لێ ئەەکەین ئامادەیت هێشتا نەهاتوە با بێت یاڵە با کلیپێک ببینین کاکە هاوڕێی دەرێنەر با کلیپەکەمان باتێ بزانین چییە ئەوە کلیپەکەی لەسەر شاشە جوان سەیریکە و پرسیارە لێک بینی و خات و شادان یاڵە هاوڕێیان سی چرکەمان بنێ و خات و شادان پێمان ئەڵێت ناوی ئەم گروپە مۆسیقایە چییە؟ گروپێکی مۆسیقی بوون ساڵانێکی زۆر کاری هوەری زۆر جوانیان کرد بەڵام بەداخەوە چەندین ساڵە وەستاون هەستەکەم پارتەوازە بوون گروپی مۆسیقاکە ناوی چییە؟ ئاگداری کات بە یارمەتیم بێ نازانم باوەڕکە هەڵایەوە یارمەتی نییە پێ بڵم چی خاتەوە شادان شانسەکەی خۆت ئەمەد بواتەوە ئەگەداری کات بە و ناوێک بڵێ دەی گروپێک بڵێ 5 4 3 2 گروپی مۆسیقای سلێمانی نین خۆم گروپی مۆسیقای سلێمانیشم وەرگرت بۆ جەنابەت وەڵام بەداخەوە گروپی مۆسیقای سلێمانی نییە زۆر سپاس بۆ پەیوەندەکە داشکرایکەین با تەماشایکەین بێگومان گروپی مۆسیقای بلانکایە کە گروپێکی تایبەتن پێمە بێ لەو گروپەیەک خاتونیان لەگەڵا بۆ هیچ دەنگی زۆر خۆش بوو ماوەیە کاربەندی کورساتیش بۆ خانمە سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە گروپێکی تایبەت بوون و چەندین گۆرانی زۆر تایبەتیشیان پێشکەش کردین بەڵام بەداخەوە نازانم دەنگیان نەما ئەسماخانمان لەگەڵای لە هەولێرەوە ئەسماخان کوی ئەحوارت کووە چۆنی ئەسماخان تۆ چۆنی بە قوربان حواڵت چۆنە یاخوا باش بێ ئەسماخان لە چ گەڕێکێکی هەولێری ژیان سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو دانیشتوانی هەولێری خۆشەویست هەیە ئەسماخان یاڵا فانۆسێک بکەرەوە و تۆش بەختی خۆ تاقی کەرەوە ژمارە 11 ناڵێم ژمارە شومە و بۆ ژمارە 11 هەڵە بژێرمەوە بابەتانە خۆ ئەوانە نیە لای تۆ خۆت و شانسی خۆت یاڵا ژمارە 11 بۆ خات و ئەسما لە هەولێری پایتەختی کوردستان ئەکەینەوە و بزانین بۆ خات و ئەسما کە بێگومان بڕگەی وێنە ناسیت بۆ هاتوۆتەوە خات و ئەسما باشە ئێستا ئێمەش ئاگداری ئەو درەنگەیشتین چاوەڕێەکەین و من ئەزانم چ کاتێک سی چرکەتان ئەدەمێت چون کازانم وێنەکە لە لای جەنابەتێ ئێستا کەمێکی تر وێنەکە ئاگاتە لای تۆ پێشم وایە دەبێ بزانیت باشە یاک دوو سێ سی چرکەمان بەنێ هاوڕێیان خات و ئەسما یەک ناو وەرەگرم ها ناوی هە لە خۆتەوە ناو ناڵی هێشتا لە لای من نهاتیە هاتووە ئێستا 100% لە لای قەی ناکە لە مۆبایلی شابێت ئێمە ئازانین بە 40 سانیە 40 چرکە فەرقمانێ ئێستا لای جەنابەت دەبێ هەبێ خات و ئەسما ئاگداری کات ئەزانم بەڵام ئێستا لە لای جەنابەت هەیە تۆ بە سەیریی بکە هەر سەیری لای فەیسبووکەکە بکە ئەگەداری کات بە ئەوە کاتە تەواو بووە ها من 10 سانی تریژ 1 2 3 4 5 6 7 8 9 10 زۆر سپاس بۆ خات و ئەسما زۆر وەرێگرم لێی بزانین وایە خات و ئەسما قەی ناکە دەی ئەوە لەبەری تاخیر بوو یاتەلات با بزانین وایە بێگومان وەڵامەکەت زۆر ڕاستە خات و ئەسما چەنە درەنگ گەیشتە لای جەنابەت هیچ گۆرانەی کێزانی کاکەر دەڵان داخراوە دای مەخەنێک سەر با گۆرانێکی پێ بڵم
کاگەسما بوویتە براوی 75,000 پیرۆزە بێ لە هەولێرەوە بۆ دۆزینەوەی ئەسماخان بۆ دۆزینەوەی وێنەی هونەرمەندی خۆشەویست و نەمر ئەردەڵان بەکر. ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە و دەست بکەن بە وەرگرتنی پەیوەندەکان و لۆدێکی زۆریشمان لەگەڵایەوە چینە سەمسەماڵ کاکاوڕێ وەرەگرین. کاکاوڕێ سەلام عەلەیکوم، چۆنی باشی ئەحواڵت؟ باشە قوربانە بە تۆ باشی شکۆر؟ بەساقەم تۆ باشی؟ یاخوا باشبی کاگاوڕێ. کاگاوڕێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی، لەگەڵ خواردنا چۆنی، لەگەڵ پێشوازیکردن لە جەژن ناچۆنی؟ سپاس بۆخوا باشی نەتایسە باشمانێ ناویترەوە کۆتاییشی کۆتایەکەی ڕاداکەشکرە خوا بزابێت هەر باش بن، خوا ڕۆژ و پەرسشێم ولا قوبوڵ بکە ئیشەڵڵا. کاگاوڕێ ئامین ئەجمعین. فانۆسێکمان بۆ بکەرەوە، هاتانە لە ماڵەوەم فانۆسانە؟ وەڵایی نیمانە نەوەلا بەسم بیستم بیکڕم بە چێونە گرام و بەکەڵک داوە نازانم. ئێستا گرام بووە تۆزێ خاستەنەم قەڵەوانە تۆزە گرام بوون. ئەرە وەڵا زۆر گرام بوو. یاڵە کاگاوڕێ فانۆسێکمان بۆ بکەرەوە، ژمارەیەک هەتاوەکو سی. ژمارە دا. ژمارە دا بۆ کاکاوڕێ ئەکەینەوە لە چەمچەماڵەوە بزانین ژمارە دا چی تایە و بەخەت یاوەری کاک هاوڕێ بێت یاخود نا. کاگاوڕێ یان شتێکە بۆ دەرچووە بزان مەزانی چییە؟ وەڵاهی بڵێم چی شەوانی تر بینەرمانی وانە؟ هەرە وەڵا جارجار بینێران بەڵامی تر تۆزێ بۆی مەژغۆڵیەوە شەو دانیشتو بێتە بە تەلەفۆنێکم بۆ بکەم. یەکسەریش گوتو با تەلەفۆنێکم وەرگیراوە هیوا هەیەڵێ 300-400 جار هەوڵم ما وەرنەگیراوە. وەڵا من هەروازام دووەم جار بوو کردم. دەی کەواتە هیوادارم نەمەش هەر بەختە ئیشەڵڵا تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا یەکمان بێ بەرامبەر ئینتەرنێتیاوان بەکاربێنی. زۆر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت، دەستت خۆش بێت کاکاوڕێ لە چەمچەماڵەوە. هەر لە چەمچەماڵ گەڕێکێکی ئەولاتر ڕێیان خان وەرەگرن. ڕێیان خان شەو باش. شەوی تۆش باش کاگاری باشی؟ چۆنی بە قوربان ئەحواڵە چۆنە؟ سەلامەت بێەوە باشن. ئێمە باشین. ڕێیان خان یەکەم جارتە بەشداری بەرنامە کاکی؟ بەڵێ. خۆشحاڵیم. وەزعی چەمچەماڵ چۆنە؟ باشە شکور؟ وەڵا لەخوا بەجارێ ئایبی نییە. باران و شت لەوێ باشە؟ خۆشە بارێ؟ ئێستا بارانە. دەی ئیشەڵا هەر پارێزراو بن بە دوور بن لەو کارە ساتی کە چەند مانگێک پەر لە ئێستا چەمچەماڵی گرتەوە دەوروبەری. ڕێیان خان بەڵێ. یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە پێشم بڵێ لەگەڵ کێ دانیشتی سێرمانەکەی. ژمارە یەک. بەڵێ وەڵای لەگەڵ دایکمام. دەیسڵاومان بۆ دایکە هەیە. ژمارە یەک بۆ خاتوڕێیان ئەەکەینەوە و بۆ خاتوڕێیان ئەڵێ چی؟ ئەڵێ تۆ پرسیار بکە، تۆ پرسیارمان لێ بکە. یاڵە مەتەڵێکمان پێ بڵێ و با ئێمە نەیزانین و ئێمە خەڵاتێ بکەین. مەتەڵی قورس بێ نییە. یاڵا بەش دەی چ سوورەتێک دوڵی قورئانە دەوتێ دوڵی قورئان ببوورە یەک جاری تر بیڵە چێ تێ نەگەیشتم. سوورەتێک هەیە لە ناو قورئانی پیرۆزەوە دەوترێت دوڵی قورئان. پێڵەن دڵی قورئان؟ بەڵێ. طبعا قورئان هەمووی لە دڵمانە و دڵی ئێمەیە قورئان. بەڵام من یەک وەڵام بۆمەیە بڵێم وانە؟ بەڵێ. سوورەتی فاتیحەیە. نەمزانی واتە. نەوەڵا سوورەتی یاسینە. سوورەتی یاسینە. بەڵێ. دوای چێکێکەکەینەوە باشە؟ بەس تۆ بیتە براوەی 75,000 لە چەمچەماڵەوە خات و ڕێیان پیرۆز. دەستت خۆش بێ، سەرکەوتوبی، هەمیشە ئاوا لەگەڵ دین و ئاین و قورئانی پیرۆزدا هەڵ بکەن و ئەم مانگەش بکرێتە مانگی خێر و خۆشی و هاوکاریکردن و ئیتر چەند ڕۆژێکمان ماوە بابەتی زەکات و سەرفترە و ئەم بابەتانە هیوادارین خەڵک بەتەواتی ئاگای لێبێ. خات و شاناز وەرەگرین لە سلێمانیەوە. خات و شاناز شەو باش. چۆنی بە قوربان؟ شەو باش. سەلامەتی مەمنون. یاخوا باش بی. یەکەم جارتە تۆش؟ بەڵێ بەڵێ یەکەم جارمان. خۆشحاڵین خات و شاناز بکە پەیوەندەکەت وەرگرتووە لەگەڵمانە. زۆر سپاس. سەلامەت بی، سەرکەوتوو بن ئێوەش. زۆر سپاس. لەگەڵ بەرنامەکانی کورساتە چۆنی؟ لەگەڵ بەرنامەکەی ئێمەیە چۆنی؟ وەڵات تا ڕادێکی باش بینەرم. پێمان خۆشە. بە تایبەتی زۆر سپاس بە تایبەتی ئەم بەرنامەی بەڕێستان و بەرنامەکەی هەڵوێستیشانی زۆر خۆشە هەموو
ئێوارانەدا ئەنشین سێریەکەین هەر ڕۆژۆشکێنی دوای ئەوەی تر وتارێکی مامۆسایەکی ئاینی و ڕاستەخۆ چاوەڕێواکی کە بەرنامەی هەڵوێست پێ وایە ئەکییت وادا ئەڕۆڵە تەواو زۆر خۆشحاڵین ئێمەش اینجا با خات و شاناس فانۆسێکمان بۆ بکاتەوە ژمارە حەوت ژمارە حەوت بۆ خات و شاناس ئەەکەینەوە فانۆسێکی سپیە هیوادارم ناخیشی سپی بێ باشە ئینشاڵڵ خۆم ناخم باویش بێ دەی هەر هەمیشە ناخسپی بیت چی ئەڵێ بۆ کەسانی کە بغزن چی پێڵە ناکینە لە دڵن ئەکیت وانە واللهی براوە نابن براوە نا دائما بەڵ ئەکید و دائما دڵی خۆشیان مامۆساحە بەنا ڕاحەتی یعنی ژیان ئەکەن ئەخەون ئیسراحەت ئەکەن هەموو یعنی هیچ شتێکیان نییە کە دائما چایان لەم لەولا و چایان لەسەرژانی خۆیان نییە ڕاستەکەی کەواتە مادام ناخت سپیە ناخت پاکە و خەڵاتەکەشت بە هەمان شێوە خەڵاتێکی تایبەت و پاک تۆ توانی بیتە سلێمانی بچیتە دەرمانخانە و کۆسمەتیکی ئەڤێرا ئیتر مایکەپ ئەڵێ کرێم ئەڵێ عەترەڵێ ئەو بابەتانی کە خەڵاتەکەی ئەوان کە بۆیان دانایی بەدڵی خۆت هەڵبگیری باشە پیرۆزت بێ خات و شاناس زۆر زۆر سپاس خۆش بۆ جەنابیشت زۆر زۆر سپاس خۆشەویستان سبەینێ 16 یادی جینۆسایدی هەڵەبجەیە بە چەکی کیمیایی لەبەرەوە بنووسن جینۆسایدی هەڵەبجە تەنها لە کۆمنت لە فەیسبوک بنووسن جینۆسایدی هەڵەبجە و سبەی شەو نا دوو سبەی شەو چکە سبەی شەو بەرنامەی فانۆسی ڕەمەزان نابێت بەڵام تەنها بنووسن جینۆسایدی هەڵەبجە دوو سبەی شەو کەسێک دەبێتە براوەی باڵێن بەرگەی سۆشیال میدیامان کە ئەویش مۆبایلێکی زیرەکە و هیواداریم توانین زۆرترین کۆمنت بنووسن دوور مەکەونەوە تەنها یەک گوچانی کورد وەرەگرین و ئێمە گەڕێنەوە لاتان خۆشەویستان گەڕاینەوە لاتان لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان لەگەڵتان بەردەوامە بین لە فەیسبوک تەنها بنووسن جینۆسایدی هەڵەبجە واتە لە ئەم بەشە لە فەیسبوک لە خوارەوە چەندین جار بنووسن جینۆسایدی هەڵەبجە ئێستا بوونە زۆر کەس نووسێتی دەشنێ ڕەفیق گوڵی گیان هەنار ئیبراهیم سازگار مەحموود دەشنێ ڕەفیق بنووسن هەتا ئەتوانن کۆمنت بکەن بۆ ئەوەی سبەی شەو ناوتان یاخود بچێتە تیرروپشکی بردنەوەی مۆبایلێکی زیرەکە سبەی شەو نا دوو سبەی شەو چکە سبەی شەو بە بۆنەی جینۆسایدی هەڵەبجەوە بەرنامەی فانۆسی ڕەمەزان بەداوای لێبردنەوە بەردەوام نابێت وەکو ڕێزێک بۆ قوربانیانی هەڵەبجە لەگەڵتان بەردەوامە بین با دەست بکەینە بۆ وەرگرتنی پەیوەندیەکان و زۆرترین پەیوەندی وەربگرین خات و هاناو وانە خات و هاناو لە هەڵەبجە وایە چۆنی خاتی هاناو باشی زۆر زۆر سپاس ئێمە باشین هاناوخان لە هەڵەبجەی شەیدەوە وایە یادی ئێوە یادی هەموو کووردە یادی هەندێک لەو چرکە ساتانەیە کە بەڕاستی میلەتی کورد قەت نابێ لە بیری بچێتەوە هەمیشا بێ دەست بخاتە سەر سنگی و ڕێز بۆ ئەو شەیدانە دابنێت بێگومان وابوو بۆ ئەم جەنگ و شەڕێکە ئێستا زۆر زۆر سپاس بۆ ئێوە خات و هاناو یاڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە و بزانین بەختی تۆڵێ چی ژمارە 25 ژمارە 25 بۆ خات و هاناو ئەکەینەوە بزانین لە هەڵەبجەی شەهیدەوە ژمارە 25 ئەڵێ خات و هاناو تۆ بڕگەی دوو هێندە و هیچت بۆ هاتۆتەوە دوو هێندە و هیچ بەرگەی دوو هێندە و هیچ بابەت ڕوونکەمەوە خات و هاناو ئەگەریش لەواشە ڕوونکردنەوەکەت لابێ دوو پرسیارەتە سەر شاشە پرسیاری یەکەم 50,000 لەسرە ئەگەر ئەتەوێ ئەڵەی بەردام ئەبم ئەوە بەردامە بین بۆ پرسیاری دووەم و بەڵام ئەگەر هات و پرسیاری دووەمە نەزانی واتە خەڵاتی یەکەمیش نابی
بەڵام ئەتوانی لە پرسیاری یەکەم بڵی نا ئەوەستم و خەڵاتەکەی خۆمم و پرسیاری دووەمم ناوێت ئامادەی بڕۆین بەس پرسیارەکە لەسەر شاشەکە دەرێتەوە باڵا پرسیار لەسەر شاشە دەرێت چە من بۆشتە خوێنمەوە باشە شاشە و لایە قەی ناکە لەبەر بینەرەکانیشمان بێت من پرسیارەکە تا لەسەر شاشەش نێت بۆت ناخێنمەوە باشە چونکە ئەو وەختە بینەرە بێتە دادوەر بۆ ئەوەی کە بزانی تۆ لەسەر شاشە سی چرکت هەبووە بۆ وەڵامدانەوە با هاوڕیانم بتوانن پرسیاری یەکەممان پێ بڵێن پرسیاری یەکەم بۆ هاناوخان لە هەڵەبجەی شەهیدەوە ئەڵێت پرسیارەکە ئەڵێ ئادەی هاوڕێیان پرسیارمان بنێ ئەوە لەبەرەوەی تۆزێک نازانم زۆر تۆزە خێراتر خاوڕێن تۆزە خێراتر بمانێ درێژترین دوو پشک چەند سانتیمەترە با بزانم سێ شەوم پرسیارەمان کردووە درێژترین دوو پشک چەند سانتیمەترە یاڵە هەڵبژاردنەکانمان بەنێ هاوڕێ درێژترین دوو پشک ئەگەر شەوانی تر بینەر بووی وایە ئەم پرسیارە هاتەوە سێ هەڵبژاردەی تایە پێما بێت دوو کەسیان دوو ژمارەیان وت یاڵە ژمارەیەک ئەڵێ 16 ژمارە 2 7 ژمارە 3 18 یاڵە سی چرکەمان بەنێ هاوڕێن ژمارەیەک 16 ژمارە 2 7 ژمارە 3 18 درێژترین دوو پشک چەند سانتیمەتر بەڵێ لەسەر شاشەیە و کاتیشت ئەڕوا ئاگداری کات بە بەڵێ یەک وەڵام ئیتر خۆی وا ئاسانکەری ئەمانە کات ئاگداری کات بە چی؟ ئاگداری کات بە ژمارەیەکم پێ بڵە 16 7 ژمارەیەکم پێ بڵە کاتت تاو کاتە تاو دەست ببوورە هەخات و هاناوجان زۆر زۆر سپاس بۆ وەڵامەکەت لەبەرەوەی کاتە تاو بوو ناتوانم کاتت وەرگرم بە داوای لێبوردنەوە بۆی بینەرانمان کاتێک کات دێتە سەر شاشە بەڕاستی من زۆر زۆر ئەوەستم ئەمەوێت حەقی بینەرەکانم نەخۆم چونکە ئەزانم ئەو کاتێکێتە سەر شاشە زۆر لەوە زیاتر ئەوەستم قات و هاناویش دوجار سەیری بەرنامەکە کەرەوە خۆت ئەو کاتە مافمان پێدەی کە زۆر وەستان خەدیجە خان لە سلێمانیەوە خەدیجە خان بەڵێ چۆنی بە قوربان تۆ چۆنی کاگاریگیان باشی شکۆر ئەحواڵە باشە ئەحواڵی هەموو لایە باش بن ئیشەڵڵا لەگەڵ ئێوەیە ئیشەڵڵا ڕەمەزانیش پیرۆز بێ لێتان ئیشەڵڵا تۆش پیرۆز بێ خات و خەدیجە باشی لەگەڵ ڕەمەزانە شکور لە خوای گەورە بەزیاو بێ لەخوا بەزیابێ خواردنشت خۆت ئامادەیەکەی ئەرە وەڵا تێکەڵ خوانەی بڕەخێزانین ئای سلااو ڕێزمانی ئێستا بە خێزانی دانیشتون سەیرمانەکەن ئەرەوەڵا دەیسلااومان بۆیان هەیە چاوێن سەلام یاخوا بێوەیبی بڵێ ئەوانەی کە لە دەوروبەرتن مادام زۆرن لە فەیسبوک لە پەیجی کورساتەوە تەنها بنووسن جینۆسایدی هەڵەبجە بۆی دووس پێشە و خەڵاتێکی مۆبایل بەشکو ئیشەڵڵا چانسی ئێوە بێ باشە ئیشەڵڵا خات و خەدیجە گیان یاڵڵا فانوسێکمان بۆ بکەرەوە چەند جار ئەم شوشەیە و سڕیوەتەوە لە دەست شکاوە وەڵا قەت نشکاوە بە سڕیومەتەوە وەڵا ئافەرین وەستا بووی لێو زانی بەڵێ یاڵە ژمارە یەکە تاوەکو سی با 26 بێ 26 بۆ خات و خەدیجە ئەکەینەوە لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان و بزانین بەختی خات و خەدیجە ئەڵێ چی بەختی خات و خەدیجە ئەڵێ خات و خەدیجە فانۆسەکە و پلیتی تیانی واڵێ تەلەڤیزیۆنەکەشمان کوژاوە ئەی هاوار ئەڵە فانۆسەکە و پلیتەی تیانە بەڵام لە شوێنی فانۆسەکە لە شوێنی نەوتەکەی یەک مۆبایلی زیرەکی تایە پیرۆزە بێ خات و خەدیجە یاخوا دەسەکان و خۆش پیرۆزە بێ بە قوربان ئەوە هی زاراخانی براژنمە و ئەو وەریگرتووە ئەو بەس یای بە من وەرم گرت یاخوا پیرۆز بەو بێ وەڵای ترەوە شەڕەکە بۆ خۆتان بەجێ هێڵین چۆنی دابەشیەکانوانە پیرۆستان مۆبایلێکی زیرەک و بۆ دەرچوو زۆر زۆر سپاس بۆ خات و خەدیجە لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت ئەچینە سەی ساحق شادی خان وەرەگرین شادی خان شەو باش چۆنی بە قوربان ئەحواڵە چۆنە ئێمە باشین زۆر زۆر سپاس یەڵڵا خات و شادی لەگەڵ
بەرنامەکەی چۆنی هەموو شێ بینەرمان بووی چەند جار هەوڵدا و پەیوەندی بکەی و پەیوەندەکە بۆ وەرنەگیرە. والله کاکاری گیان ئەمە سێم جارمە جارێکیان هەڵتان نەگرت لەمە پێشتر هەڵتان نەگرت شێوێتریشان پەیوەندیەکەم بۆ خۆی تاکراوەدن تێنەما ئەمە سێم جار هەڵەیە دەیشەڵڵا ئەم شەو بەخت یاوەرت بێ باشە؟ ئیشەڵڵا یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە ژمارە 27 برا ژمارە 27 بۆ خاتوو شادی ئەەکەینەوە لە ژمارە 27 لە بژێرن دەشم سێ بازیۆ نسیبمان تاکاری ئیشەڵڵا 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 خاتوو شادی یان تۆ شەوانە سەیری بەرنامەکەکەی وانە؟ هەموو شەوێ دوو شەوانیوێ نەمزانی سەرەی دەستیام شەوی ڕستارم سەیرێتم کە دانیشتم و فانۆسەکەم دانا واتە خۆتە زانی مەبەستم چییە؟ ئارە وەڵام عاملەیە ئاتوانی بیشی فرۆشیتەوە پێمان و بزانین ئەقڵمان گرتی نرخەکە ئەوە لێتە کڕینەوە ئیشەڵڵا ئەگەریش ئەقڵمان نەیگرتەوە مەعاملە و لەگەڵاکی نرخێکە لە مێشکایە بڵی بەوە نایفرۆشمەوە کاکاریان خاتریشمان تورە نەخۆشی نەخۆشخانەی هیوایان تۆ زاوکاریمان بکە دڵنیا بە خاترتان ئەگرم خاتوو شادی جە یاڵا تۆ ژمارەیە بڵە با خاترە بگرم بە چەنێ لەمانە کڕیتەوە تۆ بە چەنێگەتەوێ بە چەنەگەی فرۆشی ماڵی تۆ هی من نییە بڵام ئەگەر بە من حەزەکەم 250کەم بۆ دەستێت 250کە ئەرە وەڵڵا من ئەڵێم خاتوو شادی ئەم فانۆسەی جەنابێت بە 100,000 کڕمەوە ئەی کەم نییە کاکاری 100,000 کەمە بۆ فانۆسێک بۆمان زیاتر بیکەینەوە فانۆسەکەی خۆ وەڵڵی نازانم من پێم باشە لەبەرەوەی ناتوانانی زیایکە بۆم کاکاری ئەوە کردمە 125 باشە 150 150 کاکاری 150 پیرۆزی جەنابێ بێ خاتوو شادی باشە پیرۆزە خاتوو شادی بوو بە براوەی 150,000 و ئەم فانۆسی بە ئێمە فرۆشتەوە بە 150,000 بیکەینەوە بزانین خۆی چەنیتیا بووە نەوەڵڵا کاکاریە با نەیکەمە بزانم خۆی چەنیتیا بۆ تۆ 150 هەیە تاڵ 150 پیرۆزی جەناب 150 ماڵی جەنابتەوە ئەوەی تایەتی ماڵی منە باشە باشە کاکاری دەوا بیکەمەوە دەری کەرو هەر خۆی 150 تیا بوو خاتوو شادی پاکمان لە پاک پیرۆزە خاتوو شادی زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەیوایش ئەم مانگا یا بە خاتری ئەم شەوە پیرۆزەش خی گەورە شیفات بۆ بنێرێ و هەموو ئەوانی تریشکە لە نەخۆشخانەکانن لە دوعای خێر بێبەشیان مەکەن بۆی بتوانن بەڕاستی زووتر بێنە ناو خانەوادەکانیانەوە و ڕزگاریان بێت لە هەموو نەخۆشیانی کە هەیە. کوردەخانمان لەگەڵایە کوردەخان ئەلو کاکاریان کاتت باش چۆنی بە قوربان سەلامت بی دەستخۆشی ئەم بەرنامە جوانە لێکەم زۆر زۆر سپاس کوردەخان زۆر خۆشحاڵ بووین کە بۆمان وەرگیرە هەیەمەش هەروەها دەمێتە هەوڵە دێ یەکەم جاریشتانە ئاروەڵا یەکەم جارمانە زۆر زۆر هەوڵمان داوای بەشکوی شەڵا شانستان هەبێ ئەم شەو خەڵات بەرنەوە باشە ئینشاءالله ئینشاءالله یاڵا کوردەخان لە چەمچەماڵەوە فانۆسێکمان بۆ کاتەوە و بەختی خۆی تاقیەکاتەوە ژمارەیەکمان پێڵێت وەڵای کاک ئاری بەوەی بارانەوە کەناڵ کورسا دژنە بوو ئیسە کە تەلەفۆنەکە وەرگیرە کردومانەتە سەر باشە مۆبایلتان پێوە نییە ئینتەرنێتتان هەیە وایە ئینتەرنێتان هەیە ئادەی بچنە پەیجی کورسات دەی بچنە پەیجی کورسات مۆبایلێک بێنە بچنە پەیجی کورسات ئەوە تا بەرنامەکە ئەوە بەرنامەکەی لێ سیرمان کرد باشە دا لێرەش بنووسن جینۆسایدی هەڵەبجە لێرەش بنووسن جینۆسایدی هەڵەبجە بنووسن باشە دیاڵە خاتوو کووردا فانوسی ژمارە سیانزە کراوەتەوە سیانزە کراوەتەوە بەڵێ حەفدە ژمارە حەفدەمان لەکوێ هەیە حەفدە بکەمەوە بەڵێ یاڵە ژمارە حەفدە بۆ خاتوو کووردا
لە چەمچەماڵەوە ئەڵێ خات و کووردە پندێکی پێشینان دێتە سەر شاشە من بێتە سەر شاشە و هەر بۆش دەخوێنمەوە باشە هەر بۆش دەخوێنمەوە زۆر ئاسان باشە با پندەکە بێتە سەر شاشە بۆی وەکو و خاتونەی تریش بینەرانمان پندەکە ببینن و تۆ پندەکەمان بۆ تەواو ئەەکەی باشە یاڵە هاوڕیانم پندی یەکەممان ئەێنێ پندەکە ئەڵێت کە کێوێک ئەڕوخێت بەڵێ یەکێکە لە پەندە جوانەکانی پیرەمێردی نەمر کە کێوێک ئەڕوخێت چی؟ کە کێوێک ئەڕوخێت چی پڕ دەبێتەوە؟ چی دروستە بێ؟ شارێک دروستە بێت زۆر سپاس بۆ خات و کوردەی ئەزیز وەڵامەکەت هەڵێ بەداخەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت یەڵینەوە وانە سیچرکەمان نەوی زاوڕێیان تەنها لە کۆمنت بنووسن جێنۆسایدی هەڵەبجە چکە سبینە 16 سێ و یادی ئەو مەرگەسات و تراژیدیایە کایەمە نووسن کارەساتی هەڵەبجە کارەسات بۆ باران و بوومە لەرزە و گڕکانە کارەساتێکی سروشتی نیە دەستێکی مرۆیتیا بۆ جینۆسایت باشترین وشەیەکە ئێمە بتوانین بەکاری بێنین و بێگومان لە بەردەمانی وڵاتانی جیهانیدا بە جینۆسایت ناسێنراو ئەگەرچی هێشتا لە هەندێک وڵات پێویستمانە بە جینۆسایت بناسێنرێ لەگەڵتان بەردەوامە بین و چانێکی زۆر کوردوەرەگرین و لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان گەڕاینەوە وڵاتان لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان و دەست دەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکان و کەمێکی تریش خەڵاتی سۆشال میدیای دوێنێشەوە ئاشکراکەین بزانین چییە بووەتە براوەی زۆرترین یاخود براوی خەڵاتەکە و زۆرترین کۆمنتی نووسیوە. یەکەم پەیوەندی کاک محەممەد وەرەگرم لە پیرەمەگرونەوە. کاک محەممەد شەو باش باشکە گەرەمجان چۆنی بە قوربانە حواڵە چۆنە؟ سپاس دەکەم دەنگباس جەنابەت یاخوا باش بی ئێمە باشی نەگەریەوە باش بن کاک محەممەد سلامەتی مەمنونم. یاڵە کاک محەممەد سافەجانەکەی کەناڵی کوردستانەکەم زۆر سپاس بەنای ئەوانی شەوە. یاڵە کاک محەممەد فانۆس مامۆ بکەرەوە فانۆس با خەڵات گیان 29 بۆ کاک محەممەد ئەەکەینەوە لا پیرەمەگرونەوە زانین بەختی کاک محەممەد ئەم شەو ئەڵێ چی؟ کاک محەممەد جەنابیشت پەندی پێشینانە بواتە تۆ باشە؟ پندێکی پێشینان یەتە سەر شاشە تۆ نیوەی نووسراوە تۆ نیوەکەی تری تاوەکەی باشە؟ گەڵە هاوڕیانم بە خێرایی پندێکمان با بەنێ و بزانین پندەکەی کاک محەممەد لا پیرەمەگرونەوە ئاڵێ چی؟ بارانە لای ئێوەش کاک محەممەد؟ وەڵا چاکە باری ماشەڵڵا هەڵە ڕەمەزانە جوان گرت کاک محەممەد ڕەمەزانە جوان گرت نۆرەی شەشەڵانە و بۆچی واڵێن؟ کاتمان مێنێ هاوڕێن کاتمان مێنێ وەکەوەی بڵێن لەبەر چیواڵن نازانم بەخوا بەڵام بەو پەندە 20 پێشتر دەستە خۆش بێت با وەڵامەکەش ببینین وەڵامەکەش بێگومان تاویشە ڕەمەزانە جوان کردینجا نۆڕی شەشەڵانە ئەو بە کەسێکەڵەن کارێکی تاو نەکردووە چێ بە کارێکی ترە وەڵام کارە و زۆر جوان تاو کردینجا نۆبەی کارێکی ترە باشە دەستەکانە خۆش بێت زۆر سوپاس بۆ کاک محەممەد تۆ بیتە براوەی 75,000 پیرۆزە کاک محەممەد گیان پەیوەندی دواتر وەرەگرین بەڵام پێشەوەی پەیوەندی دواتر وەربگرم ئەم شەو لە بەرنامەی شەوانی ڕەمەزان هونەرمەندێکی خۆشەویستمان لەگەڵایە دەنگێکی تایبەت بابایی کەمە ئێرە لەگەڵمان بێت ئەو پەیوەندی کۆتا وەرەگرێت کاکە لاوەندی کوڕی هونەرمەندی خۆشەویست لوقمان سەلیم. کاکە لاوەندیان فەرموو یاخوا بەخێر ئەحواڵە چۆنە؟ یاخوا بەخێر چۆرە تەختی پاشایەتی بەخێر بێ خۆش بی یاخوا ئەحواڵە چۆنە؟ بەساقەوە مەمنون. پەیوەندێکمان لەگەڵایە بەڵێ خاتوسانە باشە خاتوسانە لە سلێمانیەوە خاتوسانە جەنابەت وەرێگری ئەشوانی هاوکاریشی پێخەینە
هاوکاریشی بکەم باشە باشە قات و سانا سڵاو لێبێ سڵاو کاگاریجان باشی چۆنی بە قوربان دەخوا سەلامەت باش یاخوا باش ئەوە هونەرمەندی خۆشەویست کاکە لاوەندی کوڕی هونەرمەندی خۆشەویست لوقمان سەلیمان لەگەڵایە سەلامەت بخوای گەورە سەلامەت کاگاریجان زۆر سپاس جا تۆ توانی داوایێکی فانۆس بکاتەوە خات و ساناگیان فانۆ سێ بکەرەوە بەدڵی خۆت دەخۆ یارمەتیم با باش قورە هەموو یارمەتیە بەرنامەکەی ئێمە خات و سانە کرە کاگاری هاوکاریەکمانکە بۆ ئەم جەژنە سەفرەیەک بەراوە کاگلاوە دەمێناوە یارمەتی و با لە تۆ فانۆسێکمان بۆ بکەرەوە جارێ وەڵای کاگاری پشت بەخوا حەزم لەو بەرنینی سەفرەیە ئاسی نازانم چی بکەم دای باش ئینشەڵڵا ئەوە بۆ بکرێتەوە دەی ژمارەیەکمان بۆ بکەرەوە لە ژمارە 21 کراوە تۆ کاگاری ژمارە 21 نەخێر بیکەینەوە بۆ جەنابەت وەڵای تر وەکو هاوکاریەک پشت بەخوا یارمەتیم با یاڵڵا ئینشەڵڵا خۆی هاوکاری بێ هاوکاری ئێمە هەر نوێ نە من نەکاکە لەمە دوایە پشت بەخوای گیان تۆزیە تەکنیکێکمان تیا بەکارێناوە ئاوای کەینەوە باشە بەڵێ اینجا ئەمە ئێستا مەیڵێ جارە باشە خات و ساناجان تۆ فرۆشتنەوەی دیاریت بۆ هاتووە باشە بەڵێ یاڵە فانۆسەکەت ئەفرۆشیتەوە کاک لاوەندە توانی بکڕیتەوە ئێمە لە 50,000 بۆ ڕۆین لە 50,000 بۆ ڕۆین ئاجیان کاگاری وەکو یارمەتیە گەتوانی پێم بڵێ نەخسینە یا فرۆشتنەوەی دیاری فرۆشتنەوەی دیاریە ئەبێ ئەم فانۆسە ئێمە بێ لێت بکڕینەوە تۆ بێبی فرۆشیتەوە وەڵای کاگاری لە بەختی خۆم فرۆشتنەوەی دیاریە بۆم بکەرەوە بیکەمەوە لە بەختی خۆ هەرە وەڵا بۆم بکەرەوە دوا وەڵام دوام بەخوا دوا وەڵام بەخوا بۆم بکەرەوە بۆی بکەینەوە کاک لاوەند وەڵا بۆی بکەرەوە خێری تایە ئەڵە بۆی بکەرەوە خێری تایە بیکەمەوە تەواو هەرە وەڵا بۆم بکەرەوە کاگاری پیرۆزە خات و پیرۆزە بێت. سانا 250,000 پیرۆزە بێ ئەوە یارمەتیشمان نا کاکە لاوەندیان جان دووبارە بەخێر بێ زۆر سپاس ئەم شەو بەرنامەیەکی تایبەت ئامادەیە لێ ئینشەڵڵا بەرهەمی تایبەت ئینشەڵڵا بەیزنی خۆ چێبەرکێ لەگەڵ چیاکەین دەگە چییە لەگەڵ باوکتا ناوە ناکرێت ئەو قەت ناکرێت ئەم شەو شەڕێکە بۆ نێمەوە لێ ئینشەڵڵا شەڕ ناکرێت شەڕێکە بۆ نێمەوە ئەم شەو نەچیتەوە ماڵەوە وەڵا بەدەکەم میانیم شەو خەینە کاکمان لە منی ناگرێ زانم دەیڵا دڵی گەورەیەکە لۆقمان ماوەیەکە سەر ڕوشێکی سپیشی داناوە ماشەڵڵا خۆلێشیەت لێت هات هی پیربوونەکەیەتی یان هەر خۆی بۆ جوانی ئاوە خۆی هەر بۆ جوانیە بۆ جوانی بۆ خۆی جوانی. دڵی کاکمان بەڕاستی دڵێکی جوان و تایبەتی هەیە مەمنون وایە سڵامان بۆ قوربان، زۆر سپاس دەکەم. چای ماچەکەی نزانم شۆ بینەرمانە ئەمە ئەڵێ باوک کوڕ لە جێی باوک میراتەکە و بۆ ماوەتەوە بەڵێ ئەم شۆ گوێمان لە دەنگی تۆ بێت لە بەرنامەی شەوانی ڕەمەزان دوور مەکەونەوە کە مێشی تر سپرایزە خۆشم ئەلەوێ بم بزانن بۆچی بەڵام دوور مەکەونەوە شاشە بەجێ مێڵن خۆشمە چم بۆ ئەو بەرنامێ بزانن بۆچی دوور مەکەونەوە ئێمە هیچمان نەماوە هۆگر جەمیل دوێنێ شەو زۆرترین کۆمنتی کردو بۆتە براوەی خەڵاتی تایبەتی سۆشال میدیامان کە مۆبایلێکی زیرەکە پیرۆزبایلیەکەین زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان IQ ئەڤێرا واروەها تایتانیک بلاگوت و کۆمپانیای سەفرە سوپاسی تایبەتیمان بۆوان هەیە یەک دوو ڕیکلامی بازرگانی ئەبینین و لەگەڵ دەنگە خۆشەکەی کاکە لاوەند و خۆشم ئەلەوێ لەگەڵتانە